شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق دەکەین تایبەت بە زیادکردنی بڕگەیەک لە دانیشتنی پەرلەمان و ئەو ناڕزایەتانی کە لەو بارەیەوە لێ کەوتوتەوە. بەخێر هاتی، سوپاس بۆ ئامادەبوونت بەڕێز شێروان. سوپاس دەکەین ئەوەی کە ڕووی داوە دوێنێ لە پەرلەمان و بە زیادکردنی بڕگەیەک واتە مادەیەکی دەستوری بەزەقی کە تەوافقە پێشێل ئەکرێ لەلایەن کێوە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە کە ئەبێ پارێزەری یاسا بێت لەو کاتەیە. ئەمە واتای چی ئەگەێنێت؟ بۆچی هەیبەت هەلبووسی واکە ئامانجی چی بوو؟ بەڵێ زۆر سوپاس. ئەوە نەیەکەم جارە، ئەمە دائما هەر لەو کەناڵە پیرۆزدا ئیشارەتمان پێدایە کە لە عێراق ڕێزگرتن لە دستور و یان لە یاسا لە پەیڕە و ناخۆ نییە. یعنی ئەماوە خۆلیسیانەمە لە بەغداینە چەندین جارە لایانی سیاسی کە شیعە کە سوننا کە ڕێککەوتن دەکەن بەداخۆ دەگەن هەندێک لە لایانی سیاسی کورد کە دەستیان تێدا دەبیت بۆ ئەوەی قوارێ هەرێم و یان دژاتی پارتی بە تایبەت بکەن و ئەوەی دونەکەش کە ڕوویدا، ینی ئەمە حتا سەعات دوی بایکۆتمان کرد لەگەڵ لایانی سیاسی کوردەوەش فراکسیۆن هەر 5-6 فراکسیۆن، بەس دوای کە ئەو ڕووداوە و کە ئەو موامەرەیان بینی سونە و شیعە دوای لەمان ئاشکرابی طبعا کە بلێنیاندا کۆبنەوە کرا بەڕێز فەرهادە تروشی، دکتۆر شاخەوان، دکتۆر موسەنە ئەمین، کاک هەرێم کەماڵ و دکتۆر ڕێبوار کەریم و هەموو لایانی سیاسیەکە پێکەوە بەیەک هەلوێست گوتن ئەمە تەواوە، ئەمە ئەو بابەتە یەکلابینەوە و ڕێککەوتنەشتە ناو هۆلی پەرلەمان و بەس دەنگ لە هەموارکردنی پێرە و ناخۆی دەین و لەگەڵ لیجانەکان دەدەین. جارەوان پلانیان هەبووە سونە و شیعە پێکەوە کە هاوپەیمانێکی دوای ئەو چەند ڕووداوێکە لە عێراق یان ئەو کێشەکانی کە دروست بیە کە کریتیان یەک پاکج ئەمین بەغداد کە سەر بە بەڕێز عەمار حەکیمە و لەگەڵ سوپای سالار کە سەر بە هادی عامریە. شیعە بینی خۆیان ئەو ڕێککەوتنە کرایە کە ناکرێت ئەمین بەغداد دەنگ لەسەر بدرێت بەبێ سوپای عێراق. زۆلی هاتەوە کە دونێکە ماگامان لێ نەبوو ئەو یان پلانیان دانایە پێکەوەی کامنەچ ناو هۆلی پەرلەمان و بە کورد دەلێن ئەمە ئەو بڕگەی لا دەدەین و دانیشتەکە جێبەجێ دەکەین. باش، ئەمە چ مەترسیەک دروست دەکات کە هەر لە سەرەتای دانیشتنەکانەوە ئەمە هەمووی 5-6 دانیشتنی پەرلەمانە تێپەڕیوە بڕیارێکی لەو شێوەیە بدرێت بڕگەیەک تێپەڕێنرێت، ئەمە سەرەتای چیە؟ نیشانەی چییە؟ طبعا ئەوە کۆتایی بە تەوافق و بە شەڕاکە تەوازن هات لە عێراق تازە تو ناتوانین لەگەڵیان ئیش بکەیت، یعنی تو ڕۆژان دەتوانن تازە لەبەر لە یاسای پەرلەمان یان پەیڕە و ناخۆی دەلێت دەنگدان لەسەر ئەغلبیەت دانیشتن، یعنی نەدەێت ئەغلبیەت عدد أعضاء مجلس النواب، يعني 166 کەس دەنگ بدەن، يعني ئەگەر تو کاتی فەرمی لە 166 پەرلەمان دەست پێ دەکات کە نساب تەواو دەبیت، دوای ئەوەگە 100 کەسمانەوە 50 کەسمانەوە دەنگ لە هەر پرۆژە یاساییانەوە بکەن بەغلیبێت حاضرین، يعني 25 کەس لە 26 کەس لە 50 کەس تاوە بڕێ دەچیت. يعني ئەوە طبعا بەتاکید ئەوەی دونێکە کە ڕووی داوە، يعني زۆر خەتەرە لەسەر قوارەی هەرێمی کوردستان، لەسەر مافەکان دستوری هەرێمی کوردستان کە لە ئایندا لە دانیشتنی دێت بە نەفسی ئالیەتی کە دونێکە بەکاریان هێنایە عەهدیان نییە. یعنی ئەوە حتى بدوای چەندین حکوومەت کە ڕێککەوتن دەکرێت کە بەڕێز جەناب سەرۆک مەسعود بارزانی سەردان بەغدا دەکات یان سەرۆک حکوومەت سەرکاریم یان لەگەڵ لایانی سیاسی کە کۆ دەبنەوە کە ڕێککەوتن دەکرێت کە واژوو دەکەن لەسەر ڕێککەوتنە جێبەجێ ناکەن، ئەوە بەردەوامە. يعني ئەمە گوتمان بەرکەم ئەو نەقلە گۆڕانکاری بکرێت و لە پەرلەمان و کە پێکەوە لە قۆناغی بەداخەوە ئەو ڕۆکە دونێکە کە ڕوویدا دەبێت ئەمە وەکو هەموو لایانی سیاسی کورد نەهات پارتی بەتنی بەس بەتاکید ئەوان هەندێک لایانی سیاسیش بەداخەوە پرسیارە بکەم ئەگەر ئێمە 4 ساڵی دوور و درێژی ترمان لەبەر دەما بێت و چەندین دانیشتنی تر بکرێت و ئەمان بە هەمان شێوە وەکو هەمیشە نەڕێز لە واژۆکانی خۆیان بگرن نەڕێز لە ڕێککەوتنەکان بگرن، ئەبێ کورد چی بکات لەو حاڵەتە؟ خۆی ڕۆژێک و دوانیە 4 ساڵمان لەبەر دەستە. والله گرنگ ئەوەی ئەوڕۆکە دەبیت کورد یان هاوپەیمان وەکو پێشتر
یان ئەنجومەنێکی سیاسی باڵە دروست بکرێت لە هەرێمی کوردستان لە بەغدا کە ئەمە تەواوە ئەو ناکۆکی هەیە بینی لانی سیاسی ئەو زۆر تاسی لەمان کردیە یعنی کورد ئەو ڕۆکە گەشتن ئەو قۆناغ ئەو ناکۆکی بینی کورد هێلیانی سیاسی هەیە یان دوێنێکە ڕاست بۆوان هەلوێستیان باش بوو دەگەڵمان دوای کە دانیشتن تەواو بوو ئەو بەڕێزانە لەکەن کاک فەرهاد دکتۆر شاخەوان پێکەوە لە ژووری جیگر سەرۆک پەرلەمان یەک هەلوێز بوو عسا پیامەرێک پێک و بینە خوارێکەوە ڕەتکەنەوەی کە دوونێکە ڕوویدا لەوێ بوون کە بەڕێز عەدنان فەیحان هات ئەو چەندین سەرۆک فراکسیۆن سەردان کاک فەرهادیان کرد و داوا لێبوردنیان کرد بە دوای کەوان هیچ خۆیان کرد و معامەرەیان دانەوە هەمویان دەگیان وەڵام ئەمە هاتین احتیزار دەکەین و ئەمە دەگەڵ کوردین و ئەمە قبول ناکەین هەر پۆستێک هەبیت هەیە کوردم لەگەڵ کوردین و فلانن ئەمە ئەمە چ سوودێکی هەیە هیچ یعنی دەمانزانی یعنی کە دێن بەس سەرۆک پەرلەمان نەهات ڕۆیشت بەس ئەمە گلەیمان لە چی ینی پێشتر لە ناو ئەنجومەن وەزیرانی عێراق دەنگ لەسەری درایە یعنی وەزیرانی کورد هەلوێستیان چ بوو لەوێ باشە کە لەوێ دەنگدرا هاتە پەرلەمان دەبایە ڕۆژی یەکەم کە پارێکە بۆ بزان 2025 کە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق کە دەنگیان لەسەر سوپای سەلاری عێراقدایە بەڕێز فەریق ئەوە ڕکن عەبدەمیر یارەڵڵا دەبێت لەوێ هەلوێستی وەزیرانی کورد باە کە بەیان گۆتاگە ئەو پۆستە ئەو پۆستی کووردە مکەونی کووردە دوای ئەوە ئەمە ناوی خۆمانلایانی سیاسی ئەو پۆستەکە بۆ پارتیە بۆ یەکەتیە بۆ هەر کەسێک بیت باشە بەڕێز شێروان کەواتە بابینە سەرەوەی کە بزانین لە ڕووی یاساییەوە ئەم بڕگەیە کە زیاد کرا و تێپەڕێنرا هیچ چارەسەرێکی هەیە ئەگە بێنە سەر ئەگە حتى بچین لای دادگای فدرالیەوە کە ئەگە ڤیدیۆکانش ببین دەبینین کە دانیشتەکەی تەواوە زیاتر لە 200 کەس هەیە ئەوان دەنگیاندایە زیاتر لە 100 کەسە یعنی لای قانونیەوە ئەم دەبینم هیچ کێشەمان نییە تو ناتوانیت ینی دووەش دادگەت بەرزتیوان هەر لە بەغدایە بەڵام خۆمادەیەکی دەستوری پێشێل کراوە کە تەوافقە توافقە لە ناو دستور کێ اعتراف بە دستور دەکات لە بەغدا چۆن خەدەوە پامت بوونە بە دستوریان بە پارێزەکە پێشێلکاریشێتی بالضبط ئەمە کێشەمان لەگەڵ عێراقەوەیە بەردەوام بەڕێز سەرۆک حکوومەتی هەرێم داوای التیزامکردن بە بریکانی دستور هەیە کەس ناکەن یان ئەوەکە زیاتر لە 50 مادە دستوری تعتیل کرایە لای بەغداوە ئەوانەی کە پێویستیان پێ هەبیت ئەوڕۆکە دەلێن مادەی نۆی دستوری توافق اعتراف پێ ناکەن دێنە سەر مادەی دیکە کە بەرژەوندی بەغدایە ئەمە مەمنونین لەوان مەترسی لەسەر چ پۆستێکی تر هەیە بۆکو پۆستی سوپاسالار کە هی کورد بوو ئێستا هێنایان دایانەوە بەر شیعە مەترسی لەسەر چ پۆستێکی دیکەی کورد هەیە کە بەم ئاقارەی ئێستا ببرێت بخۆی پۆستەکانی عێراق هەموو گرنگە بە تایبەت ئەمە هەرێمی کوردستان ئەمە نینەوە کەرکووک دیالە بەغدا ئەو ڕێکاکە ئەمە بێنە پارێزگای نینەوە ئەمە نوێنەری کوردیان هەموو نینەوەینا زۆرینەی پۆستەکانی لە مووسڵ هەیە بە تایبەتوانی ئەمنیە یان ئەوانەی سەربازیە هیچ کورد تێدا نییە یعنی هەر بگرە لە فەرماندەی پۆلیسەوە لە ئەمن و مخابرات و هەواڵگیری و بێ سەر قیاد عملیاتی نینەوە ڕۆژ ئاوای نینەوە بێ 17 فەوجی تەواری پۆلیس لە مووسڵێ وابزانم یەک ئامر فۆژمانش نییە ئامر لیوانیە ئامر فۆجی عسکەریمانیە یعنی کورد لە دوای 2015 و 16 حتا ئەوڕۆکە هیچ هێزی نەماوە ناو سوپەکانی سەربازی عێراق کە مەوجودە لە مخابرات نیکمان پێشتر جێگرەکەی هەری کورد بی ئەوە چەندین ساڵ لە خان نشین بوون قبول ناکەن کوردی کە بێتە شوێنی ئەو لە ئاسایشی نیشتیمانی هەراوها لە پۆستەکانی دیکە لە هەواڵگیری لێرە لە وەکیل وەزیری ناخۆی هەر بەڕێز ڕەحمەتی حسێن کەمال بوو ئەوەش حتا ئێستا پۆستەکە هەموو ئەو پۆستەی کە لە دەست کورد بێ لێرەکانە چ بە خان نشین بیدیان بە هەر ئەوە بیت شیعە دەست لەسەر ئەو پۆستە دەکات دەبیت دووبارە ئیعادە بکرێتەوە ئەو پۆستانی هەیە لای عێراقەوە کە با بڵێن لەسەر مادەی نۆی دستوری کە تەوافق و بکەنە سەر تەوازن ئەمە کە شەراکەیشی حەقیقی دەگەل بەغداینا کە پێکەوە دووبارە لژنەیەکی باڵا پێنگ بێت دەگەل سوننە و کورد و شیعە ئەو پۆستانی هەیە
دابش بکرێت لەسەر یەکەم لەسەر مکەون وەکو کورد و سنە و شیعە دوای ئەوە لەسەر لەیانی سیاسی هەر کەس و هێزەکەی خۆ چەند ئەندام پەرلەمان هەیە دابش بکرێت لەسەر لەیانی سیاسی غێری ئەوە ئەمە لەسەر ئەو بابەتە بە تایبەتی پۆستەکانی کە لە بەغدا هەیە بەردەوام خیانەت بکرێت و ئامەرە بگرێت و داخل پەرلەمان بین ئەمە چەندی پرۆژه یاسای زۆر گرنگمان ماوە لە پێشمان هەیە تازە ماوە یەک مانگە دوو مانگە لەو غداینە ئەجەوە زۆر گرنگە بێگومانم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام کاتی ئێمە هەر لەگەڵ بەڕێستانە ئەوەندەیە بابزانین بەغدا بەرەو کوێمان ئەبات و چاوەڕوانی واکەم زین لە دانیشتەکانی دیکە بە چ شێوەیەکە بێت بەو هیوایەکە تەوافق و شەراکەت و تەوازن لەلایەن پەیڕۆ بکرێت هەرچەند تاوەکو ئێستا هیچ دیار نەبووە. سپاس دەکەین شێروان دۆبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق میوانی کوردستان 24 بۆی سپاس بۆ ئامادەبوون.